سڵاوتان لێبێ من دکتۆر هێمن حسێن کاکەعالی پسپۆڕی وردی نەشتەرگەری هەرسوو جگەر ئەمە ئاماژە بەوە بکەم ئەمڕۆ نەشتەرگەرێکی زۆر جوان و ناوازەمان ئەنجامما بۆ نەخۆشێکی بەڕێزمان ئەتوانم بڵێم ئەم نەشتەرگەریە لە سلێمانیا چەند حاڵەتێکی زۆر کەم ئەنجام دراوە بۆ لەم جۆرە لە نەخۆشی ئەتوانم بڵێم دووسێ حاڵەت بەڕاستی و بۆ یەکەم جاریش لە تاوەری تەندروستی سمارت ئەم جۆرە نەشتەرگەریە ئەنجام ئەدرێت. نەخۆشێکی بەڕێز سەردانیکردین تەمەنی 44 ساڵ بوو، پیاوێک بوو، ئازاری سکی هەبوو، پاشەوەی کە ئێمە پشکنینمان بۆ کرد بۆمان دەرکەوت کە گیرەی شەرپەنجەی لای ڕاستی کۆڵۆنی هەیە. ئێمەش سەرنجام قەراری نەشەرگەریمان بۆیە بە ناوسکبین ئەوەی کە پێی ئەڵێن بە ئینگلیزەکەی لاپرۆسکۆپ لە ڕێگەی 4 کوونەوە کە لە سکایەکەی نەشتەرگەریەکەمان بۆ کرد بە شێوەیەکی زۆر سەرکەوت و زۆر جوان. ئەمەوێ ئاماژە بکەم بە سوودەکانی ئەم جۆرە لە نەشتەرگەری بەراورد بە نەشتەرگەریکردنەوەی سک یا فتح بەتن. لەم جۆرە نەشتەرگەری ئێمە تەنها 4 کوون بەکارهێنین بۆی نەشتەرگەریەکە ئەنجام بین، بەڵام نەشتەرگەریەکانی کە ئەبێ فتح بەتن بکەین بەشێکی زۆری دیواری سکی نەخۆشەکە ئەکرێتەوە. ئەمەش وایە لە دوای عملیاتەوە نەخۆشەکانمان ئازارێکی کەمیان هەبێ و زۆر زوو هەستنەوە، بەڵام لە نەشتەرگەریەکانی کە نەخۆشەکانمان فترێکی زیاتر لە جێگا ئەمێنەوە ئازارێکی زۆریان ئەبێ و ئەم جۆرە لە نەشتەرگەری واکە نەخۆشەکە ئاسەواری نەشتەرگەریەکەی پاش چەند مانگێک بە هیچ شێوەیە دیار نامێنێت و نەخۆشەکەمان ڕاستەوخۆ ئەتوانم بڵێم 4 سەعات دوای نەشتەرگەری نەخۆشەکە ئەتوانێت دەستکا بە خواردن، بەڵام لە جۆرەکانی کە لە نەشتەرگەریە ئەبێ بەلای کەمەوە 3 بۆ 5 ڕۆژ بوەسین ئەمجا نەخۆشەکەمان ئەتوانێت دەستکا بە خواردن. و سوودێکی زۆر گرنگی ئەم نەشتەرگەریە ئەوەیە نەخۆش زۆر زوو ئەتوانێت بگەڕێتەوە سەر ئیشی ئاسایی خۆی و هەڵسوکەوتی ڕۆژانەی و کار و کاسبی خۆی، بەڵام بە جۆرەکەی کە لە نەشتەرگەری بۆ ئەم جۆرەگیریەی لە ناوسک نەخۆش جاری وا یەک مانگ بێ چاوەڕێ بێ ئەمجا بتوانێت هەستێت و بچێتە دەرەوە. یەکێک لە ئیسفادەکانی کە ئەم نەشتەرگەریە ئەوەیە کەمترین توشبوونی نەخۆش توش ئەبێت بە فتقی دوای نەشتەرگەری بەراورد بە نەشتەرگەریەکانی کە یەکێک لە سوودەکانی کە ئەوەیە ئێمە چکە ڕاستەوە خۆ کۆنتاکت ناکەین لەگەڵ ئۆرگانەکانی ناوە و لەگەڵ ڕیخۆڵی نەخۆشەکە. نەخۆشەکان لە دوای نەشتەرگەریەکە لە داهاتوویەکی دوورا بۆ نمونە دوای ساڵە یا 2 ساڵ کەمترین حاڵەتی بەیەکالەکانی ڕیخۆڵە ڕوئەیە لەم جۆرە لە نەشتەرگەریە، بەڵام لە نەشتەرگەریەکانی کە زۆربەی کات نەخۆشەکانمان تووشی ئەو کێشەیە بن کە ڕیخۆڵەکانیان ئاڵێ بەیەکەوە و ئەلکێن بەیەکەوە. بە هیوای تەندروستی بۆ بشلایەک.